سەرۆکۆباما ڕۆژی دووشەمە ناردنی 250 سەربازی تری هێزی تایبەتی ئەمریکای بۆ سووریا ڕاگەیاند بە مەبەستی فراوانکردنی کارەکانی ئەو 50 سەربازەی کە هەتا ئێستا لەوێن بۆ هاوکاریکردنی جەنگاوەرە خۆجێیەکان لە شەڕی دژی داعشدا. وەک چۆن پشتیوانی زیاترم بۆ هێزە عێراقیەکان پەسەند کرد لەم شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا، ئاواهەش بڕیارم داوە پشتیوانی ئەمریکا زیاتر بکەم بۆ هێزە ناوخۆیەکانی سووریا کە دژی داعش دەجەنگن. ئێستا دەستەیەکی بچووکی ئەمریکایی لە سووریان و منیژە و بڕیارم پەسەند کردووە کە تا 250 سەربازی تر بچنە ئەو وڵاتە و بەشێکی ئەم سەربازانەش لە هێزی تایبەتن. سەرکردایەتی شەڕەکان ناکەن، بەڵکو توانایی سەرەکی دەبن بۆ مەشقوڕایەنان پێکردن و یارمەتیدانی هێزەکان بۆ پاشەکشە پێکردنی دەوڵەتی ئیسلامی. دەمڕاستی پەنتاگۆن باز لە شێوازی کارەکانیان دەکات لە سووریا. زۆربەی ئەم هێزانە کاری ڕێوەشکاری دەکەن و لە نزیکەوە لەگەڵ هێزی دیموکراتیکی سووریا لەوێ کار دەکەن. ئەمەش هەمان شتە ئێمە پێمان وایە هێزی سووریای دیموکراتیک زۆر کاریگەرن لە ئۆپراسیۆنەکانیاندا بینیومانە چەندین شوێنیان کۆنتترۆل کردووە. ئەم ڕاگەیاندنەش لە کاتێکدایە سەرەڕای ئاگربەست شەڕ و پێکدادان لە سووریا هەر بەردەوامە. ڕۆژی دووشەمە بەهۆی تەقینەوەیەکی ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکرا و بەلایەنی کەم 7 کەس لە نزیک مەزارگەی سەیدە زەینەبی شیعەکان لە باشووری دیمەشق کوژران. بەلایەنی کەم 20 کەسی تریش لەو تەقینەوەیەدا بریندار بوون. داعش بەرپرسیارەتی هێرشەکەی گرتۆتە ئەستۆ و ئەمەش سێهەمین جارە لەم ساڵدا هێرش بکەنە سەر ئەو ناوچەیە. ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراویان دەپشکنی کاتێک کە داوای لێکرا سنووقەکەی بکاتەوە تیرۆریستەکە ئۆتۆمبیلەکەی تەقاندەوە. نزیکەی 7 سەرباز کوژران، بەڵام توانیان تەواوی سەیدە زەینەب بپارێزن و ڕێگە بگرن لە کوشتنی سەدان کەس لە ناوچەکەدا. یەکێک لەو باڵەخانانی کە لە تەنیشت خاڵە پشکنینەکەەوە بوو بە خراپی زیانی پێگەیشتووە ماڵی ئەو پەنابەرانە بوو کە لە بەشەکانی تری سووریاوە ئاوارە بوون. تەقینەوەکە کاری کردە سەر ئەو پەنابەرانی کە لە ناوچەکانی ترەوە هاتوون، لە ناویاندا فوعاش. ئێمە ئۆتۆمبیلەکەمان ڕاگرت و توانیمان نەهێڵین بچێتە ناوچەکەەوە و زیانی گیانی زیاتری لێ بکەوێتەوە. هاوکات شەڕ لە نێوان هێزەکانی سەر بە حکوومەت و هێزە کوردیەکانیش لە قامشلۆ بە ڕێککەوتنێک کۆتایی پێهات. بڕیاری ناردنی هێزی زیاتری ئەمریکا بۆ سووریاش پاش هەفتەیەک دێت لە ڕاگەیاندنی ناردنی 200 سەربازی هێزی تایبەت بۆ شەڕی دژ بە داعش لە عێراق. هێرۆ زەنگەنا، دەنگی ئەمریکا.